قەیرانی پەنابەری قەیرانی پەنابەری ڕێگاچارەیە کە ڕێگاچارە نییە. بەبێ ئێغراق دەکرێت بڵێن کەلانیکەم لە 2-3 ساڵی ڕابردوودا سەرانی یەکێتی ئەوروپا و یان وەزیرانی ناوخۆیان دەیان کۆنفرانسیان بۆ زاڵبوون بەسەر قەیرانی پەنابەریدا بەڕێوە بردووە. ئەوان هەموو جارێک لە کۆتایی هەر کۆبوونەوەیەکیاندا دێنە بەردەم دووربینەکان و بێ شەرمانای داعا دەکەن کە ڕێگاچارەی زاڵبوون بەسەر قەیرانەکانیاندا دۆزیوەتەوە. بەڵام ئەوە دەرکەوتووە کە ئەوان لەسەر چارەسەرکردنی ئەم قەیرانانە ڕێکەوتنیان نەبووە. لە مەودایەدا گەلێک بورج و بارویان بە دەوری قەڵای ئەوروپادا کێشاوە. کەشتێ جەنگەکانیان ڕەوانەی ئاوەکانی مەدیتەرانە کردووە. لەگەڵ ڕژێمە کۆنەپەرستەکانی وڵاتانی ئەفریقایی قەراردادی گەڕانەوەی پەنابەرانیان بەستووە. کەمپی پەنابەرانیان لە لیبی، سوودان و نەیجیریا دروست کردووە. هۆشداریان داوەتە کەشتی سازمانە غەیرە دەوڵەتیەکان و یان دەستیان بەسەر هەندێکیاندا گرتووە. قەراردادی ملیاردیان لەگەڵ جەنایەتکارانی وەکو ئەردۆغان ئێمزا کردووە تا ڕێگای چوونی پەنابەران بۆیان دابخن. گەژەم سیاسەت و کردارە دژی ئینسانیانە لەژێر ناوی خەبات لە دژی قاچاقچیەکان بانگەواز دەکەن و بەڕەزایەتەوە هەواڵی کەمبوونەوەی پەنابەران بۆ ناوەندی ئەوروپا دەکەن. واقعات بەڵام وێنایەکی تر دەردەخات. هەر ئەم هەفتەی ڕابردوو پزیشکانی بێسنوور کە لەگەڵ گەشتێکی ڕزگارکەری پەنابەران لە ئاوەکانی مەدیتەرانەدا لە ڕێدابوون باسییان لە نقمبوونی بەتاواتی بەلەمێک کرد. سەرنشینەکانی 2 بەلەمی تر کە ڕزگاریان ببوو خەبەریاندا کە هەر 3 بەلەمەکە لە وڵاتی شەڕ لێدراوی لیبیەوە دێن. بەپێی راپۆرتی سازمانی جیهانی کۆچبەران لە ماوەی ئەم ساڵدا 2925 ژن یاخود پیا و منداڵ بوونەتە خۆراکی شەپۆ لە خڕۆشاوەکانی دەریا. بەپێی ئەم راپۆرتانە لە ماوەی حوتی ڕابردوودا 2600 کەس بە سەلامەتی دەرچوون، 34 کەس گیانیان لەدەستداوە، چارەنووسی 50 کەسیشیان دیار نییە. ئێستا نزیک بە ساڵێکە کە یەکێتی ئەوروپا قەراردادی شنگینی سەبارەت بە هاتوچۆی ئازادی لە سنوورەکانی نێوخۆی ئەوروپای هەڵپەساردووە، لە حاڵێکدا کە بەپێی کۆنواسیۆنی ژنێڤ وڵاتانی ئەوروپایی مۆزەفن بە قبوڵکردنی پەنابەران. ئەوەی کە ڕۆژی سێشەممە 7 نۆڤەمبەر بەرامبەر بە 16 خەزەڵوەر لەلایەن کۆمیسیۆنی ئەوروپاوە لە ژێر ناوی دوبلنی 3دا کە ناوی بێ موسەمای ریفۆرم لە یاسای دبلنی 1 و 2 لەگەڵ خۆی هەڵگرتووە تەرەح کراوە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە پراکتیکی بەرەو پێشچوو لە ساڵی 2003دا بە حرەکەت لە قەراردادی دوبلینەوە لە هەمان سەرەتادا تۆوی شکستی لەگەڵدا بوو. بە پێی ئەم قەرارەش پەنابەران مۆزەف بوون لە یەکەم وڵات لە یەکێتی ئەوروپا کە دەیگەنێواتە داوای پەنابەرەتی بکەن. بەڵام هەمان بانگەکانی سەرەتا دەرکەوت کە نە یۆنان و نە ئیتالیاش وەک خارجی ترین سنوورەکانی یەکێتی ئەوروپا بە هیچ شێوەیەک لە بارودۆخێکدا نین کە ئیمکاناتی حقوقی و لۆجستیکی بۆ جێگیرکردن و قبوڵکردنی پەنابەرانیان هەبێت. لە هەموو ئەم ساڵانەدا دامەزراوەکان و وڵاتانی ئەوروپایی چاوی خۆیان بەرامبەر بە بارودۆخی فەلاکەتباری پەنابەران لە کەمپینەکانی یان لە کەمپەکانی ئیتاڵیا و یۆنان نوقاندووە و باەخێک بە هاوار و ناڕزایەتیەکانیان نادن. لە ڕاستیدا ساڵی 2015 زاینی ئیتالیا و یۆنان سنوورەکانیان بۆ ڕۆیشتنی پەنابەران لە وڵاتەکانیان بەرەو باقی وڵاتانی ئەوروپایی کردەوە و باکردەوەش خاڵی کۆتاییان لە بەردەم قەراردادی دوبلیندانە. تەرحی کۆمیسیۆنی ئەوروپا هیچ شتێک نییە بەێجگە لە گەڕانەوە بۆ هەمان تەرحی یەکەم لەگەڵ گەلێک مەحدودیەتی زیاتر بۆ پەنابەران بۆ چوون بەرەو یەکێتی ئەوروپا. بە پێم گەڵاڵەیە لە هەمان یەکەم ڕۆژەکانی چوونی پەنابەرانەوە بۆ ئیتالیا و یۆنان بە بارودۆخیان ڕابگەن و تەنیا کاتێک دەنێردرێن بۆ کەمپی دایم کە لە وڵاتانی ئەمنەوە نەهاتە بن. لە یەک ساڵی ڕابردوودا یەکێتی ئەوروپا سەرجەم وڵاتانی لێوارەی مەدیترانە کە ڕێگای تێپەڕبوونی پەنابەرانن بەرەو ئەوروپا و وڵاتانی ئەمن ڕاگەیاندووە و یان بە پێی قەراردادێکی کە لەگەڵ ڕژێمە کۆنەپەرست و سەرکوتگەرەکانی ئەو وڵاتانە گەلێک زیندانی گەورەیان لە ژێر ناوی کەمپی پەنابەریدا لە وڵاتانە دروست کردووە کە پەنابەران دەبێت لە نێو ئەو کەمپانەوە داوای پەنابەری لە وڵاتانی ئەوروپایی بکەن.
بارودۆخ لە کەمپەکانی یۆنان و ئیتاڵیاشدا خۆی داستانێکی دیکەیە لە ڕەنج و ئازاری بێکۆتایی پەنابەران. لە دوورگەی لزبوسی یۆنان بۆ 4,000 پەنابەر کە لە کەمدان تەنیا 40 وەکیل بوونی هەیە بۆ ئەوەی پەنابەران بچنە لایەن و کاریان بۆ بکەن. گومانی پشتیوانی یاسایی گونجاو لە پەنابەران لەوەها بارودۆخێکدا هەڵبەت بێسەمەرە. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەمەش لێکدان و هەڵوێستی ئەم جارەمان بوو لەسەر ئەو بابەتانەی کە باسمان کرد. ئەوە بوو وەک بیرهێناوەیەکیش باسی لێ بکەین. بابەتی یەکەممان باسمان لە کراوەی ئێران کرد، هاوشانی لەگەڵ دانوستانەکانی لەگەڵ ئەمریکاوە. بابەتی دووەمیشمان بابەتی ژینگە و هەژاری بوو. کۆتا بابەتیشمانە و بابەتە بوو لەسەر قەیرانی پەنابەری کە بەداخەوە ئەمە ڕێگا چارەیەک نییە و مەجبوریش کە کۆمەڵێ لە خەڵک ڕێگای پەنابەری ئەگرنە بەر. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر هەر شاد بن.